بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو و ڕێز و خۆشەویستی بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کەوا لە وەرزێکی نوێی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیامە من لە خزمەتتانە بم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک تایبەت بە ئەدەب و کولتور. بەرنامەی پەرژێن بەرنامەیە گەبێ لە خزمەتتانە بۆ باس و خواست دەربارەی تێکستی ئەدەبی، ڕەخنەی ئەدەبی و هەروەها ئەو تیۆری و چەمکانەی کەوا ئێستا لە گۆڕەپانی ڕەخنە و کولتوری دنیایە بەڕەواجن، ئەمانەوێ بیانهێنینە گۆ لەم بەرنامەیەیە و هەروەها هەوڵ بین خوێندنەوەی تازە، خوێندنەوەی نوێ تا ڕادەیەک ئەگەر گونجاو بێ و بکرێ بڵێن جیاواز لە خوێندنەوەکانی پێشوو بۆ هەندێک لە لەقەکان و بۆ هەندێک لە دیاردە ئەدەبیەکان بکەین. ئەم بەرنامەیە گرنگیەکەی بەڕای بەندە لەوەوە دێتکەوە ئەدەب خۆراکی ڕوحە. لەم جەنجاڵی ژیانی هاوچەرخەی ئێستەماناکەوە مادیات باڵی کێشاوە بەسەر هەموو جومگەکانی ژیانە، ژیان جەنجاڵ بووە، ڕوحەکان ماندوو بوون. خەڵکی تینووی ئەوەیەکەوە لە سەرچاوەیەکی سازگارەوە بە شێوەیەک لە شێوەکان ڕۆحی ماندووی ئاوبدا تێر ئاوی بکە. ژیانی ئەم سەردەمە وەکو ڕنگدانەوەی شارستانیەتیەکەی وایە، ژیانێکی مادی تەنها هەوڵ بۆ تێرکردنی لایەنی جەستەی ئینسانە. ئێمەش دەزانین کەوا ئینسان لە هەردوو لایەنی جەستە و ڕۆح پێک دێت. چۆن پێویستمانەوەیە تەغزیەی ڕۆحمان بکەین، خۆراکی پێ بدەین بۆ ئەوەی بەردەوام بێ، گەشە بکە، بە هەمان شێوەش پێویستیمان بەوەیە تەغزیەی ڕۆحمان بکەین. بەڵام ئۆفەرەکانی بەردەمی ژیانی یاوچەرخ، ئەوانەی کەوا ئەکرێ ئێمە وەکو ئینسان تێر بکەن، ئەبینین هەمویان ئۆفەری مادین، خۆراکی مادین، تەنها جەستەمان تێر ئەکا، ڕۆحەکانمان هەر بە ماندووی و بە تینوێتی ئەمێنێتەوە. ئەدەب بەشێک لە ڕۆحی ئینسان تێر ئاوەکە، تێر خۆراکیەکە. لەبەر ئەوە پێمان گرنگ بووکەوە بەرنامەیەک هەبێ سەبارەت بە ئەدەب، بە تێکستی ئەدەبی، بە ڕەخنەی ئەدەبی. ئەو بەرنامەیەش ئەمەی لێکەوتەوە و لە چەند ژوانێکە بەندە لە خزمەتتانە ئەبم بە بەشداری و ئامادەبوونی کۆمەڵێک دۆستی ئازیز و خۆشەویست لە هەر یەکێک لە ئەڵقەکان و لە ژوانەکانی بەرنامەیە بەشداری ئەکەن لەگەڵما بۆ تەواوکردن و بەپێزکردنی باس و خواسەکەمان. بەڕێزان، بۆ دەستپێکی یەکەم بەرنامە پێمان خۆش بووکەوە بچینە حوجرەکەی نالی، مەلاخدری نالی، ئەو شاعیرە هەست ناسک و جوان ناسەی کەوا نزیکەی 140 ساڵێک بەرەو ژوور و زیاتر لە 140 ساڵ لەمەوە پێشژیاوە و لەناو ئەم شاری سلێمانیەیە مەلایەتی کردووە، فەقێیەتی کردووە، تەدریسی کردووە و شعری جوانی نووسیوە. پێمان خۆشە بچینە حوجرەکەی نالی و دەستە و ئەژنۆ دابنیشین بەرامبەری و لەگەڵیا بدوێین، بکەوینە گفتوگۆ لەگەڵیا، لەگەڵ گەورەترین شاکاری نالی کەوا جوانترین و قوڵتریشیانە لە ڕووی ماناوە، لە ڕووی وێنەی شعریەوە، لە ڕووی زمانی شعریەوە. ئەویش بریتیە لە چامە بەناوبانگەکەی کە دەست پێکەکەی قوربانی تۆزی ڕێگەتم مەی بادی خۆش مرور، ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور. بۆ ئەم ئەڵقەیە هەردوو دۆستی بەڕێز کاک ڕەوشت محەممەد و هەروەها کاک سوهەیب فاروق لەگەڵما بەشدارن بۆ تاوتوێکردن و قسەکردن لەسەر چەند لایەنێکی جیاوازی ئەم چامەیەی نالی. ئێمە پێمان خۆشە لەم بەرنامەیە زۆرتر دەقی چامەکە بکەین بە سەنتەر بۆ قسەکردن لەسەری، وەک لەوەی کەوە کۆمەڵێک حکمی مسبەقی پێشوەختە،
کۆمەڵێک بەڵگەی مێژووی کە زۆر بە دروستیش ساغ نەکراونەتەوە بهێنین و بیرژێنین بەسەر دەقەکەیە و دەقەکە مەحکوم بێ بەوانە. ئێمە ئەمانەیە بچینە ناو دەق، لەوێوە لێی بدوێین، شی بکەینەوە، ئەنجا بینەوە بۆ دەرەوەی دەقەکە و بزانین ئایا ئەم چامەیە چی لە خۆی ئەگرێ، چی وای کردووەکەوە ئەم چامەیە شاکاری نالی بێ، چی وای کردووە بە خوێندنەوەی ئەم چامەیە دڵ و ڕۆحت ئاو بدرێ، تێر نەوی لە خوێندنەوەی هەر جارێک کە ئیخوێنیتەوە پێدوابێکەوە خوێندنەوەیکی تازەیە. پێشم خۆشە ئاماژە بەوە بکەم کەوا من لە ئامادەکاری بۆ قسە و باز لەسەر ئەم چامەیە جارێکی تر بە چاوێکی دی ئەم چامەیەم خوێندەوە، بۆی دانیشتم گەیشتمە ئەو بڕوایی کەوا ئەم چامەیە تەنها قەسیدەیەکی درێژ نییە، بگرێتوانین بڵین ڕۆمانێکە، چامەکەی نالی ڕۆمانێکە لەسەر ژیانی نالی لە ناو شاری سلێمانی نووسراوە. بۆ نا مەسەلەن ئەبینین تایە ڕاویمان هەیە، گێڕەرەوەمان هەیە، تایە کەسایەتیمان هەیە، و هەروەها کات لە ناو ئەم چامەیە ڕۆڵێکی کاریگەر و گرنگی هەیە، هەروەها چەندین شوێنی جیاوازمان هەیە، ژیانی کۆمەڵایەتی و دابوو نەریت و هەموو ئەو شتانی کە لە ژیانی ڕۆژانەی خەڵکا بە وردەکاریەوە هەیە لە ناو ئەم چامەیە بوونی هەیە. لەبەر ئەوە لەوانەیە لە دواترە زیاتر لەسەر ئەم خاڵە بوەستین کەوە ئەکرێ ئەم چامەیە بڵێن ڕۆمانێکی درێژە بە شعر نووسراوە. جاستە پێم خۆشە هەردوو بە ڕێزان کاک ڕەوشت و هەروەها کاک سوهەیب بەشداریم بکەن بۆ چوونە ناو چامەکە و قسەکردن لەسەر کۆمەڵێک خاڵی گرنگ تایە کە ئەمانە ڕەکیزە و بنەمای شعربوونی شعرن. ئێمە قسەیەک کە قسەی ئاساییە چۆن جیای بکەینەوە لە شعرێک کە پێمان وایە شعرە، بێگومان کۆمەڵێک بنەما هەیە، کۆمەڵێک شت هەیە وا ئەکا ئەم دەقا ئەم قسەیە کە هەر قسەشە بە هەمان یاسا و ڕێسای زمان نووسراوە، بەڵام ئەمەیان جیاوازە، دەقێکی باڵایە، دەقێکی شعری و جوانە، بەڵام ئەمەی تریان دەقێکی ئاساییە و بۆ زمانی ڕۆژانەیە. ئەو ڕەکیزانە یاخود بڵین ئەو بنەما ئاساسیانە کۆمەڵێک شتە، یەکێک لەوانە زمانی نووسینی شعر، یەکێک لەوانە وێنەی شعری، یەکێک لەوانە بوونی خەیاڵێکی بەرفراوان کە وای کردووە ئەم وێنە شعریانە جوانتر دەربکەون، قوڵتر دەربکەون، و هەروەها کۆمەڵێک بنەمای تر کە پەیوەندی بە ڕیتم و بە وشە و بە پەیوەندی وشە و ماناوە هەیە. جا پێم خۆشە دەست پێ بکەین مامۆستا سوهەیب بەگەر جەنابەت قسەیەکت هەیە لەسەری وەکو دەست پێک. سپاس و ڕێز بۆ بەرنامەکەتان، پیرۆزبایی وەرزی نوێ و بەرنامە نوێیەکەشی لە یەکەم ئەخوازم بەردەوام بیت. لە ڕاستیە ئەوەی کە قەرار وایە باسی بکەین سەرنجی نالی دۆستانەی ئێمە نەک سەرنجی نالی ناسانەی ئێمە، چونکە پێم وایە نالی ناسین قۆناغێکی گەورەیە و قۆناغێکی باڵا و کامڵ و جۆرێک لە وردێتی تێدایە. ئەوەی کە گرنگە بەلامەوە ڕەهەندی شعری بوونی شعرەکەی نالیە لە ناو کۆی دیوانەکەی نالیە. لە ڕاستیامە کە سێری نالیەکەین سێری شاعرێکی گەورەیەکەین، سێری شاعرێکی مەزنەکەین، چی وا لە نالیەکە بێتە شاعرێکی مەزن و لە ناوی شا تێکستەکە. ڕەهەندی زمان پێش هەموو شتێک ئەبێ ئەمە لە بەرچاوی بگرین، ڕەهەندی زمانی ناسانەی نالی تا ناکۆتا لە باڵایە، تا ناکۆتا لە ترۆکایە، هەموو ئەو گەمەی نالی لە ناو زمانایکە بەکەم شاعری ترکراوە. ئەگەر جاران لە سەردەمێکا پێی وترابێ مۆزوعی بەیان و بەلاغە و ئەوانە بوو بێ، لە سەردەمی نوێشە بە هەمان با بڵێن زانستەکانی سەردەمی نوێ نالی خوێنرێتەوە. سیرەکەن جگە لەو دیدە کلاسیکەی کە بۆ نالی هەیە، دیدێکی نوێژ هەیە، خۆناغی تێپەڕکردی نالیە لە بەلاغەوە بۆ مۆدێرنیتەوەکەوەی کە نووسەرگەلێکی وەکو ڕەهبەری مەحموود زادە، وەکو ڕێبارسیوێلی، وەکو کەسانی تریشی لەسەرەکەن و بە هەر جۆرێک لە جۆرەکان بە سیستەمی زمانەوانی نوێ کە نالیژە خوێنیتەوە گەیتە کۆمەڵێک نەوتراوەگەیتە کۆمەڵێک بابەتی دەرنەبڕاو کە هەم پێشتر لە خەڵک پێیان نەگەشتوە و هەم شاعرانی پێشووتر پێی نەگەشتون و کۆی پرۆسەی شعریەکە کە دەست پێەکە لە بادی سەباوەکەیکا بە قاسیدیاکەیەکا بە پەیامبەریاکەیەکا بە وەسیتی نێوان خۆی و سلێمانی هەموو ئەوە دەرەکەوێت
پرسی بادی سەبا، پرسی شوێنەکان، پرسی جوگرافیاکە، پرسی هەموو ئەو دالانەی کە مەدلولن بۆ مەدلولی نوێ یا با بڵێن بۆ وشەی نوێ، هەموو ئەوانە لە توانە و قدرەت و دەسەڵاتی کەسێکایە کە حتمما تەنها نالیە و بەس. بابەتەکانی ئەوەی کە لە زمانە پێی وترێت تەقینەوەی زمانی یا پێی وترێت مەسەلەن مانای دووەم و سێمی، مانای دووەم و سێمیان با بڵێن لە زانستی نوێیە پێی وترێ هێن ماتەوزەی زمان، هەموو ئەو ماتەوزەیە نالی سەر لە نوێهێنێتەوە ئیکاتەوە بە جوڵەوزە. ئەکرێ لە سەردەمی نالیا شێغەباز هەر هەبووە، پێشتریش بینراوە، پردی سەرشەقام هەر هەبووە، مەسەلەن با هەر هەبووە، بەڵام ئەو چنینەی نالی بە هەردوو سیستمی تەکنیشینی و جێنشینی کە لە پاڵێک و لە ژێریەکە دایانێ هەموو ئەو دۆخە دروستەکە کە بێت دۆخی زمانەوانی، هەموو ئەو پرسە قۆڵە معریفیانە دروستەکە کە لە ناو شارەکە یاجێگەی بێتەوە. ڕاستە جوانە. بێگومان زمانی شعری ئەگەر یعنی بە پێی تیۆرە نوێیەکانی زمان ئێمە بمانەوە قسەی لێ بکەین، تێڕوانین ئێستا زۆر قۆڵ بۆتەوە بۆ زمان بەگشتی و هەروەها زمانی شعریش بە تایبەتی یعنی تا ئەو ڕادەیە ڕۆیشتووە کە هەندێک لە بیرمەندی وەکو جاکترێدا پێیان وایە کە زمان بەردەوام لە گۆڕانایە، وشە بەردەوام مانای نوێ ئەهێنێتە کایەوە. هەرچەند من بۆ خۆم ینی سەرنجی تایبەتیم هەیە لەسەر تیۆریەکەی درێدا لەسەر مەسلەی تەفکیک و هەڵوەشاندن، بەڵام مەبەستمان لەوەیە کە تا کۆتا قۆناغ لەگەڵ مەسلەی وشەمانایە ڕۆیشتون. کاک ڕۆژ دەگەر سەرنجێکە هەیە لەسەر ئەوە وەک پێشەکیەک بۆ قسەکردن لەسەر ئەو دەقا دوای ئەوەی پیرۆزبایی لە بەرنامەکە لە جەنابتانەکەین وەرزی نوێی کەناڵی ئاسمانی پەیامیش، ئەمە یەکەم بەرنامەی جەنابتانە وەستان لە بەردەم دەقی بادی سەبای نالیدا. هەستەکەم لەو ڕۆ ئێمە بە بەخت بوون، یەک کەوتینە بەردەم نالی، دوو ینی کە نەتوانی حەقی مەوزوعەکەوەی، دوو لە ناو نالیە ئەم تێکستە ینی خۆم وایەتە پێشاو کە لە بەردەم مثلەن بەرزایەک شاخێکا کە ئێمە ناچارین ئیش لە زیخ و چە و لە بنسێکان دامێنەکەی بکەین، ئەویش لێگەڕین بۆ کاتی زیاتر. ئەم تێکستە گرنگەکەی تەنها لەسەر ئاستی ئەدەبی کوردی نیە دیارە، ینی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەقێکی گرنگە. بەداخەوە ینی ئەوەی کە لەسەر ئەم تێکستە هەیە، ئەم دەقە هەیە، ئەم دەقەی چامی نالی هەیە، بڵین شتێکی زۆر کەمە، زۆر سنووردارە. ینی جەنابتان نەزان کۆمەڵێک نازانم کتێبێکی سەربەخۆ من نەمبینی و کتێبێکی سەربەخۆ لەسەر ئەم تێکستە هەبێ، کۆمەڵێک توێژینەوە، کۆمەڵێک نووسین و مەقالات ڕەنگە چەندین بەرنامە هەبن، یان ئیشێکی عەدنان کەریمیش هەیە کە لە مەسەلەن لەگەڵ فرقەیەکی سیمفۆنی بەڵێ ئۆکسترایەک ئەم تێکستەی هێناوە، ئیشێکی زۆر جوانی لەسەر کردووە کە یعنی دروست وا بوو کە ئێمە یعنی هەم ئیشی دیکۆمنتاری گەورە، هەم ئیشی هەم کتێب، هەم خوێندنەوە، هەم تەنانەت ئیشی سینەماییش لەسەر ئەم بەڕاستی ینی بکرێتە هەوێنی ئیشێکی هونەری گەورە. بەڵام ئەمانە نین. جەنابتان نەزانن یەکێک لە مەسەلەن ڕەگەزەکانی ئەوەی کە دەقێک بە نەمری ئەهێڵێتەوە ئەوەیە کە ئەو دێ ئیش لەسەر بابەتە وجودیەکانەکە. ئەم تێکستە بۆن من ئێستا لەم ڕۆژانە کە باسی سەفەر و سەرهەڵگرتن و کۆچ و دیسان هەیە، ینی ئەم تێکستە بتێ و نەتەوە بە ناچاری دیسان خۆی ئەکاتەوە بە ناو تێگەیشتن و بیرکردنەوەی تۆدا نوێ ئەبێتەوە. بەڵێ ئەمە یەکێک لەوانە بۆچی ئەم دەقە توانای بەردەوامی و توانای مانەوە و توانای نەمری هەیە، ئەوەیە کە بۆ منە ئیش لەسەر دۆستایەتی ئەکا، ینی هاوڕێیەتی، ینی نامەکە بۆ هاوڕێیەک ڕۆشتووە، ئیش لەسەر پابندبوون، مەسەلەن پابندبوون بە شوێن، بە نیشتیمان، ئینتیما بەڵێ، غوربەت، ئیش لەسەر ئەم بابەتانە کراوە، شوێن و ئەوانە. لەبەرەوە توانای مانەوەی لە خۆیان هەڵگرتووە بەردەوام، ینی لەگەڵ بوونی ئینسانە ئەتوانێت بمێنێتەوە و چێژ بدە. ئەگەر بڕۆینە ناو ئەفۆن ینی چامەکە بۆ ئەوەی قسەکانمان هەر قسەی زۆر ڕۆکۆڵە تیۆری نەبێ، خۆشتر وایە بۆ تەفاعولی بینەرانیش لەسەر ئەو بابەتە. بڕۆینە ناو چامەکەەوە. ئێمە ئەو بەیتی کە من خوێندمەوە لە سەرەتاوە ئەوە دەستپێکی چامەکەی نالیە کە خۆی ئەکا بە قوربانی تۆزی ڕێگەی با
با ئەکاتە قاسید ئەکاتە پیک ئەکاتە نێرەری خۆی ئەکاتە بۆ نمونە چاو و دڵی خۆی و ئەینێرێ بۆ سلێمانی. ئێمە زانین کە نالی لە غوربەتەوە دوای چەند ساڵێک کە تا ئێستا ساغ نەبووتەوە، بەڵام ئێمە لەم دەقەوە لەم تێکستەوە ئەتوانین ئەوەش وەربگرین، ئەوەش دەستنیشان بکەین کە نالی دوای چەند ساڵێک غوربەت ئەنجا ئەم چامەیە نووسیوە، چونکە پێوەی دیارە ئەو چامەیەکەوە شەوقێکی زۆری تایە. ئەم شەوقا بە ساڵێک و بە مانگێک و بە 6 مانگ دروست نابێ، بێگومان ئەوێت چەند ساڵێک تێپەڕی بێ بەسەر غوربەتی نالیە ئەنجاوت بێتی. اینجا ئەم با ئەکا بە پیکی خۆی بە قاسیدی خۆی و لە جیاتی خۆی ئێنێرێتەوە بۆ سلێمانی کە ناتوانێت خۆی بێتەوە. من ئەمەوێ بوەستم لەسەر بۆچی با، ینی بۆ نالی بای هەڵبژار بیکا بە پیک، بۆ باران نەبوو، بۆ هەور نەبوو، چوزانم بۆ ڕووناکی خۆر نەبوو کە ئەوانەش وەکو با ئەگەنە هەموو شوێنێ. با هەڵبژاردننی با ینی یەکێک لە ئیشە هەرە جوانەکانی نالیە. بۆچی تۆ با ئەسڵەن شوێنی نییە، ینی با کە هەڵەکە شوێن ناناسی. ئەم هاتووە شوێنی بۆ دیاری کردووە، ینی ئیشکردنێکی زۆر جوانە لەو ڕۆوە باوەکو ینی من هەنێ جار وام ئەزانی ئەمە خەیاڵی خۆیەتی هەروەکو با، ینی خەیاڵی خۆی وەکو با ئەنێرێتەوە بۆ سلێمانی. ئیشێکی درامی زۆر جوانە. جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ئەمە ڕۆمانە بالفعل، ینی ڕێگەزێکی جوانی درامی لەناو ئەما هەیە با ڕائەسپێرێ شوێنەکانی بۆ دیاریەکە، سەرشاریەکە بە پرسیار. یعنی یەکێک لە لووتکەی جوانی لەم قەسیدەیاڵێ بە با بڕۆ خۆت بشۆ بە ئاو. یعنی بەڕاستی من گومانم هەیە لەوەی کە ئەڵێن ئەدەبی کوردی لە فڵانە قۆناغا کلاسیکی تێپەڕاندووە، من ناتوان باوەڕ بەمە بکەم. یعنی ئێستا ئەگەر بێن مەسەلەن کۆمەڵێک پێوەردانێن بۆ نوێبوونەوەی ئەدەب و مەسەلەن ئەدەبی کلاسیک چیە، ئەوەیە پابەندبوون بەو قوانینانەوە کە لە ئەدەبی کلاسیکایە بێجگە. من باسی کێش ناکەم، بەڵام لە ڕووی ناوەڕۆکوماناوە ینی نالی ئەمەی هەر وێرانەکە قۆناغبەندیانە. مەسەلەن تۆ وەرە با بڕۆ لە ئاوی شیوە سووران لە ئاوی تەنجرای خۆت بشۆ، ئەڵێ تۆ تاهری ئەویش مەتهورە، ینی تۆ پاکی ئەویش پاکەرەوەی، ینی بێنە پێشچاوی خۆت با خۆی بشواتەوە، ینی لە کودوراتی سەرزەمین طبعاً لە تۆز و گەری ئەو ڕێگەکەم بەس دوای ئێوە شتێ تێر کاک ڕەوشت هەر لە مۆزۆی قوربانی تۆزی ڕێگەتم با خۆی تۆزە، یعنی ئەبێ تۆزی تۆزی دەرجێ، ئەبێ تۆزی تۆز چی دەرجێ. باش اینجا بادی خۆش مرور، یعنی هەموو بادێک نییە، ئەو کە خۆش مرورە. باشە دوجار بۆچی با پاسپۆرتی نییە، با سنوور ناناسێ. اینجا بعد هێزێکی تایە کە کۆنتترۆل ناکرێت، بەڵام نالی هێنی کۆنتترۆلیەکە هەستەکان ئاوەژۆکاتەوەتی هەیە. اینجا پێم وابێ مێژووی بە قاسدکردنی با لە پێش نالیشەوە هەیە. هەرچی لە ناو ئەدەبیاتی فۆلکلۆرە شەماڵ تۆ قاسد نەجد و دوژەی لێ عەرزە و من بەرەیاونە بەلێلێ هەمیشە لە ناو ئەمانە هەبووە. دیسان لە ناو ئەدەبیاتی کلاسیکیشان مێژووی هەیە. ئەگەر بادی سەبابۆنی کراسی تۆ بێنە دوو چاوانەمە بێ بیناوەکو یعقوبی کەنعانی چ لای نالی و چ لە لای خەڵکانی تریژە بووە. پێم وابێ ئەرکێکی باشی داوە بەسەرا و وەکو کاک ڕەوش وتی ڕەهندێکی تەنها تەکنیکی نییە، پڕە لە ئیستاتیکا، پڕە لە حوزن، پڕە لە جۆرێک لە جوانی هەموو ئەوەی تەیە. و دوجار با لە نێوان ئەرز و ئاسمانە شتێکە هەڵەکە جوڵەی هەیە مەسەلەن ناگیرێشت هێزێکی ئاسمانە هەموو ئەوانەی هەیە. با یەکێک لە شتەکانیش ئەوەیە کە ئەم باە ئەوەی کە پێی ئەوترێ بە کەسکردن، ینی تەکنیکەکەی باڵێ لە دروستکردنی وێنەی شعریە تەشخیصە. تەشخیص بە کەسکردن واتە شتە جەمادەکان ئەوانەی کە لە سروشتان گیان لەبەر نین تۆ معاملەی گیان لەبەر و کەس و خەڵکی زیندویان لەگەڵا بکەیت. جا نالی ئەمەی زۆرە، بەڵام هەر لە سەرەتای چامەکەیەوە یەکسەر ئەم تەشخیصەی دامەزراندووە هەتا کۆتایی بەردەوامە. ئەو باوەکو کەس تەعامل لەگەڵاکە، وەکو کەسێک کە بیر ئەکاتەوە کە ئەبینێ کە شت هەڵەگرێت کە شت لەگەڵ خۆیان ئەنجا وەکو کەسێک کە شارەزایە، پەیکی شارەزا بە شاری شارە زۆر باشە بە جۆرە لە جۆرەکان ئەوە ینی چەند جارێک هاتووە و گەڕاوەتەوە. اینجا ئەمەوەمان بۆ دەرەکا کە با ینی با کورد نییە، مەسەلەن بایەگەیە ئەو بای لێرە هەیە هەمان ئەو بایە لە شوێنێکی ترایە، ینی شتێکی با بڵێن گردوونیە، ینی ڕەهندێکی گردونیانەی ئینسانیایی مرۆڤانی پێبەخشی، ینی شتێکی کۆنکرێت و تایبەتێتە نا بە یەک شوێن و یەک سەرکرداریکراوە. ئەو چاوەڕوانەی کە نالی لە بای هەبووە یعنی زۆر زیاترە لەوەی کە مەسەلەن جاران ڕەنگە هەر وترابێ ئەم پەیامە بگەیەنە مەسەلەن، بەڵام لێرە چاوەڕوانەکەی زۆرترە وەک ئێوە باستان کرد، یعنی مامەڵەی هەر کەسێک بۆ نمونە
چاڕوانەوەی لێکا وەڵامی هەنێ پرسیاری بۆ بێتەوە چاڕوانەوەی لێکا مەسەلەن وەک بڵێ شوێنێکی پێ ئاشناکاتەوە مثلەن ڕێی مثلەن کۆمەڵێک ئیشی بەسەر ئەدا کە ئەمانە ئیش زۆر جار ئینسانەکانیش ینی دۆستەکانیش ئەمانە ناتوانن لەبەرەوە کە باس کە چیتە ناو تێکستەکەەوە شعرەکەەوە زۆر جار ئەچی بە ماڵی چیرۆکە ناچارە بچی لە ینی مەسەلەن ئاور لە هونەر لە سینەما لە ڕەهەندێکی دینیشی هەیە ئەوە هیچ لە قورئانە لە چەندین شوێنە بە هاتووە وێرانکەرە بە ینی کردداری هەیە بەڵام ئەوەی کە لە توراسی شاهاتووە بە لە ژێر دەستی حەزرەتی سولەیمانە مسەخەر بووە کە کۆمەڵک ئیشی پێکردووە یعنی ئەکرێ بڵێ نالی هاتووە تەقەموسی ئەو شخصیەتی کردووە جگە لەوە ڕەهندێکی تەواو عاشقانە هەیە ئەی هەم میزاجی ئەشکی تەڕووگەرمی عاشقان تۆفانی دیدە و شەرری قەلبی وەک تەنور هێزێکی تایبەتی عاشقانەی ستاتیکانە دیسانەوەیاتە بەربە اینجا تۆ تەسەور کرد لەو دۆخەیە کە ئەڵێ ئەەکەی باوەشێنی دڵانی دڵێک لەو قوڵایە و باەکە لە دەرەوە ینی بە چۆن بێ باوەشێنی بکە وەک ئاهەکەم دەوان بە هەتا زۆر زارێک شوێنێ بەخۆی ئەڵێ وەکو من بە ئەندازەی ئەو تاسەی من کە هەمە وەکو من بڕۆرەوە ناوڕێکی کورد وەرگرین دوای بگەڕێنەوە بۆ تەواوکردنی بابەتەکەمان ئێستاش بۆ ناوڕێکی کورد دووبارە سڵاو وەک ئاهەکەم دەوان بە لەو قسەی تۆوە دەست پێکەینەوە هەتا خاچی کۆی یار وەک ئەشکەکەم ڕەوان بە هەتا ئاویشی وە سوور بەو ئاوە خۆت بشۆ لە کودوراتی سەرزەمین شاد بن بە وەسڵی یەکدی کە تۆی تاهیر ئەو تەهور من وتم قسە لەسەر ئەو بابەتە بکەم شعری نالی من زۆر جار وایەتە بەرچاوم کە وەکو چرایەک وایە تۆ کاتێک سەیری ئاگری چراکە ئەەکەی شێوەیەک یێتە بەرچاوت کە ئاگرە و پێکاتەکەی دیارە و شێوەی ئاگرەکەش دیارە بەڵام کاتێک کە یەک تۆز دوور ئەکەویتەوە ئەو ڕووناکی ئاگرا ئیدا لە کۆمەڵێک شتی دەوروبەر کە ئاگرەکە نین بەڵام کۆمەڵێک شتی ترن پەیوەستن بەوەوە بەهۆی ئەوە ڕووناک بوونەتەوە نالی شعر ئەهێنێ علومی تری تێکەڵەکە زانستی فقهی بۆ ئەهێنێ فەلەکی بۆ ئەهێنێ جوگرافیای بۆ ئەهێنێ کورە فەلسەفە کە زانستێکی عەقڵی زۆر وشکە لە چەندین بابەتی ترا من ئیشارەم پێ کردووە ئەو بابەتە عەقلیە وشکە ئەهێنێ بەرجێکی ئەدەبی جوانی لە ئەکاتە بەرنالی یعنی تۆ ئەگەر شاعرێک زۆر بەتوانە و ماهر نەبێ ناتوانێ بابەتە فەلسەفیەکان وادا ڕێژێتەوە سوودی لێ ببینی یان ئەوەتە بە شێوەیەکی عەقڵی ئەبێ وەری بگریت و مناقەشەی بکەی یان ئەوەتە بە شێوەیەکی ئەدەبی ئەبێتە زەوقی بکەی بەس نالی ئەو بابەتە عەقلیانە ئەهێنێ خاتە قاڵوێکی ئەدەبیەوە جا بۆ ئەمە ویستم لەسەری بوەستم ئەمە کە من ئەڵێم نالی ئەمەی کردووە بە ڕۆمانێک و ژیانی خۆی تیاتۆمار کردووە نالی مەلا بووە فەقێ بووە تەدریسی کردووە دەرسی خوێندووە علمی فقهی خوێندووە کەوا هەموو فەقەیەک کە سەرەتا دەزەکا بە خوێندن بە کتێبە سەرەتاییەکانی نەحو و سەرف و دوایی کە فقه ئەخوێنێ فقی ئیمامی شافعی ئەخوێنێ باز لە باەکە ئەڵێ با بڕۆ تۆ بە ئاو خۆت بشۆ تۆ تاهیری بەس ئەو تەهورە سەیری دیقەتی نالی بکەن چۆن علمی فقهی هێناوەتە ناو ئەدەبەوە لە علمی فقه ئاڵێ ئاو چوار جۆرە لە ڕووی بەکارهێنانەوە یەکێکیان ئەوەیە طاهر مطهر لغیره و غیر مەکروه ئەوە ئاو بە شێوەیەکی گشتی خۆی پاکە شتیش پاک ئەکاتەوە و مەکروهیش نییە بەکاری بێنی بۆ دەستنوێژ و بۆ خۆ پاکردنەوە دانەیەش ترمان هەیە لە طاهر مطهر پاکە و پاکیش ئەکاتەوە بەڵام مەکروهە مەسەلەن ئاوێک لەبەر خۆرگەرم بوو بێ یان ئاوێک کەشتی پاکی تێکەڵ بوو بێ بۆ نمونە ئاوێک ئەڕوا بە ناو گڵە گڵ پاکە خۆی بەس تێکەڵی ئاو ئەبێ ئەو کاتە ئاوەکە ئاوێکی پاکە بەڵام هینیش پاکەرەوەی بەڵام مەکروهە هەمانە خۆی پاکە بەڵام پاکەرەوە نییە پاکەرەوە نییە لەبەروی کۆمەڵێک شت تێکەڵی بووە ئەویش کە ڕنگ و تام و بۆنی ئاوەکەی گۆڕی و ئاویشمان هەیە پیسەمە بەستم لەو شەرحە چی بوو چەند بە جوانی با ئەهێنێ ئەڵێ تۆ تاهیری خۆت بای پاکی بەڵام چونکە ئەڵێ قوربانی تۆزی ڕێگەتم بەو ڕێگەیە کە ڕۆیشتووی تەپوتۆز و کودورات تێکەڵت بووە
بڕۆ لەو ئاوە خۆت شو ئەو هەم تاهیرە هەموو تاهیریشە تەهور یعنی پاکیش ئەکاتەوە جا ئەوە یعنی زۆر گرنگە تۆ گەربەی ئەم بابەتە فقهیە بە شێوەیەکی نائەدەبیانە و ناشعریانە شەرح بکەی ئەبێتە بابەتێکی زانستی بەس ئەو زانستەکەی هێناوە کردوێتی بە ئەدەبیش ئەو هەر کە ڕاستە تاسەکەی خۆی بە بەیاناردەوە بە سریشی خوراوە بۆ مەسەلەیە ئاو زۆر قورساییان شوێنێکی زۆری لەم دقا هەیەی سیر کە مەسەلەن عینی سەرچنار بەڵەیان یەکێک لە جوانیەکانی تریشەڵێت دڵ ڕەنگە ببێ بە ئاو بە چاو بکبوور ئەوەش یەکێکە لە زۆر ینی وێنە جوانەکان ینی سەریشی خوراوە بۆ ئاو یان ئەڵێ وەک ئەشکەکەم ڕەوان بە یان باسی ئاوەکانی ئەوێ ئەکات و ئەم شتانە کردەی شاعرانەژە هێزێکی تایبەتی لە ناو بڕێک خەڵکە کە من باوەڕم وایە لە سەرەتای لە کۆنە ناوی ئیلهام شتێک نیە تۆ پاڵەیەتەوە تر یەکسەر بۆ دێتەوە ئەوانە باشە ئیلهام شتێکە هێزێک هەیە ینی توانای شاعر بوون لەناو بڕێکە هەیە خەلقێکە بەس لەناو بڕێکی ترانیە بەس چۆن ئەچی بەدەم پیر ئەو دۆخەوە کە تیاتایە باشە نالی زۆر بە وردی زۆر بە قوڵێکێت پیر ئەو بانگەوازی شاعربوونی کە تایەتی لە سەردەمی نالیشە هەزارها فەقێ هەبوون کەسانی وەنە تاهیر و تەهور چیە و چەند جۆر ئاوەیە بەس نالی چوو بە پیر بانگەوازەکەی ناخی خۆیەوە کە بریتە لە شاعرەتی وەمە بە پاڵپشت بە یەک دنیا هوەر و زانین و بەلاغە و عیلم و ئانە کردوێتی یعنی تۆ تەسەور کە نالی لە ناو زمانی عربیە ئەو شەی کردووە بەڵام لە ناو مفرداتی زمانی عربیە بەڵام بە پێی سیستمی زمانەوانی زمانی کوردی هەمووانی کردووە مەسەلەن تاهیر و تەهور چوزانم کدوڕاتی سەرزەمین چوزانم فەورانی میسری نازانم یەک دنیا ئیدیۆمی جوان جوان وشەی ئەنتیکەی ناو ئەو دنیای ئەو زمانەی ئەو کاتەی هێناوە کە هەر چەند عربین بەڵام ێستا ئەمە بە جۆرەکان ناو قاڵبی زمانی کوردیا جەمع کردووە یەک لە بابەتە گرنگەکانی ئەم ڕۆژوەیەک لە نەکبەتیەکانی ئێمە ینی شارەزانی زمانی ئێمە ئەو هەستە سەیرەیە کە بەرامبەر بە زمانی عەربی هەیە یعنی هەر وەک وابێ بڵێ ئەم وەکو شەیەک کە بێتە ناو زمانەکەت و خۆرەیەک بێت و زمانەکەت لە ناو بەرێ ینی ئەم لەم ڕۆژانەی ڕابردوودا تقریبا گفتوگۆیەکی یەک سەعاتی لەگەڵ دکتۆر جعفر شەیخ الئیسلام کە دکتۆرای لە زمانایە لە ئەمریکادا ئەنیشێ من یەک پرسیارم لێ کرد باسی ئەوەی کە بۆچی زانکۆکانمان ناتوانن ئەم زانستانە بە زمانی کوردی بخوێنن مەسەلەن فیزیا پزیشکی ئەوانە وتی بەڕێی من یەک خاڵە کە ناتوانێت ئەو هەنگاوە بنێ زمانی کوردی ئەویش مەسەلەی زمانی پەتی وتی زمانی پەتی یەک لە نەخۆشیەکانە کە زمان ئەیگرێ یعنی نەخۆشیەکە کابێ لێی ڕزگارکەی چارەسەریکەی وتی زمانی پەتی یانی چی یعنی من پێم خۆشە یەکێک بێت تێمگەێنێ کە زمانی پەتی یعنی چی ینی تۆ ئەتەوێت بڵێ چی ینی ئەجا نالی و ئەم شاعرانی کلاسیک ئەم هەستە خراپەیان نەبوو خۆی ڕاستە ئەمە لە چێوە دروستە بێ لەو زوڵم و زۆرە سیاسی و وەنیە کە لە ئەم دەسەڵاتە عەرەبیانە پێشتر پارچەبوونی کوردستان خۆ ڕاستە لێرەوە دروست بێ بەڵام تۆ ناکرێ ئەمە بە خراپ خۆی من دوشتی بشکێنیتەوە بەسەر زمانەکەی خۆشدا ئێمە ئایا باس لە زمانی شاعریەکەین یا باس لە زمانی کوردی ئەوانی باس لە زمانی کوردیەکەن ئەکرێ ئەوە بەڵگەیەک بێ بۆیان بەڵام ئێمە مادام لە دەلاقەی ئەدەبەوە داخەڵەبینن باس لە زمانی شاعریەکەین تۆ لەو کاتا کە باس لە زمانی شاعریەکەی ئیدی شاعر زمانی شاعریەکەی بەلاوە گرنگە اینجا بە عەرەبیەت بە فارسیەت بە تورکیەت بە هەر شتێکی بە زمانی شاعریەکەی بەلاوە کوردی تعال العربی فارس و کورد و عەرەب و یەک دنیا شتی تری لەو جۆرەش ئێمە کە لەبارەی زمانی شعریەوە قسەکەین گوێ نادەن بەوەی کە زمانەکە کوردیە یا کوردی نییە خۆ ئەکرێت تێکسێکی ژەبێ کوردێکی زۆر باڵێ بۆ نمونە هەمانە هێزی زمانی کە لەناو نالیە هەیە ئەکرێ بە بڕێک بە بڵێن سەروتر یا خواروترە و لای هەمنی موکریانی هەبێ ئەو هەموو هێزی زمانی کە تایەتی مەسەن ساقی ئەوە بادەوە یا وابادەوە ئەکرێ ئەوەژە بێ بەڵام من لە کاتێکا کە باز لە زمانی شعریەکەین ئیتر بە جۆرەکان و نیشانەی پرسیار لەسەر زمانی پەتیدا نانین و بیرەکە چۆن ئەگات بە چ کەرەستەیەکی شعری بە چ زمانێکی شعریەکە ئێمە باز لەوەکەین وەڵام من لەسەر بابەتی ئەوەی کە وروژانتان ئاو هەروها لە پاڵبایە یعنی حزورێکی زۆری هەیە پێم وایە ئەگەڕێتەوە بۆ دووشت هیچێک لەوانە ئەوەیە کە سلێمانی دەوروبەرەکەی ئەو کۆمەڵە ئاوەی لێ بووە کە جێگای دڵخۆشی و سەیران و گەشت و گوزاری خەڵکی بووە یەکێکی تر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاو هەروەکو ئەوەی کە لە قورئانی شاهاتەوە جعلنا من الماء كل شيء حي يعني وجود و زیندوێتی هەموو جیهان و هەموو بوونەوەر بەو ئاوە بەندە لەبەر ئەوە نالی
یعنی بە شێوەی شعور بێ یان لا شعور بێ لە هەستەوە بێ یان لە نەستەوە بێ ئەو هاتووە تەوزیفی ئەو ڕەگەزانەی کردووە. لە چەند شوێنێکی تریشە یعنی من کە قەسیدەکانی ئەخوێنمەوە بەرچاوم کەوتووە کە تەوزیفی هەر چوار ڕەگەزەکەی کە فەلاسیفەی کۆن یعنی یۆنانیەکان وتویانە و دوای فەلاسیفەی ئیسلامیش وتویانە کە ئەمانە ڕەگەزی پێکهێنەری وجود و کەون و بوونەوەرن کە بریتە لە ئاو لە خاک و هەروەها لە هەوا هەروەها ئاگر. ئەم چوار ڕەگەزە یعنی دیاریشە کە لە وجودا ئەم چوار ڕەگەزە حزوری باشیان هەیە و ژیان بەبێ ئەوانە نابێ. هەمویان لەم شوێنەیە حزوریان هەیە. هەر لە سەرەتاوە با ئەوە هەوایە، هەر لە سەرەتاوە خاک و خۆڵەکەی کە تێکەڵی با ئەبێ و ئەبێ بە تۆز ئەوە خاکە. تۆزێ ئەڕوا باسی ئاویشی وە سوور ئەکا، تۆزێکی تر ئەڕوا باسی ڕۆشنی خۆر و چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێ بە ڕۆشنی فەوەرانی نووری سافە لەسەر بەردی وەک بلور. جا ئەوە خۆی بۆ خۆشی ئەو بەیتە زۆر گرنگە لێوە ئیشارەی پێ بکەین. دیسانەوە جێکردنەوەی زانستە لە ناو ئەدەبە، زانستی فەلەک. یعنی تۆ سەیری کە ئەڵێ چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێ بە ڕۆشنی فەوەرانی نووری سافە. خەڵکی ڕەشۆکی و عادی ئێستاشی لەگەڵا بێت چ جای 200 ساڵ پێش ئێستا لە سەردەمی نالیە پێیان وا بۆ خۆر شتێکی خڕی ئاوا بازنەیە و تیشکەکانی لەم لاولاوە دەرەچێ. بەزنالی وەکو زانست پێت ئەڵێ نە تۆپەڵێکی خڕە لە هەموو شوێنێکەوە نووری ساف فەوەران ئەکا کە ئێستا زانست ئەوە ئەڵێ. زۆر گرنگە ئەوە تۆ بهێنی هەم وێنەیەکی تیا دروست بکەی، وێنەیەکی ئەدەبی جوان هەم تەوزیفی زانستیش بکەی. ئەم دەقا کاکتۆر هەستەکەم ئەوەنە دیوی هەیە، یعنی جاری وایە مەسەلەن تۆ حەسکەی بەبێ ئەوەی بتەوێ مەسەلەن حەزەکەی لەم ناحەیانەوە لەم ڕوانگەیانەوە قسەی لەسەرکەی. ئەگەر من بۆ من ئێستا پێم خۆشە یەکێک لەو بابەتانە یان یەکێک لەو ئاماژانەی کە لە شعرەکە ئەخیر جار کە خوێنمە ئەوەیە بەراوردکردنی ئەو شوێنە بەخانی هەموو جارێ ئەگەڕێتەوە سەرخۆ، یعنی وەکو وایە وەک چۆن ئەڵێ هەر بەشێکە لە خۆم. مەسەلەن ئێمە لە زمانە ئەڵێ نیشتیمان بەشێکە لە خۆت و یان دایک بەشێکە لە ئەم ینی زۆر جار ینی نمونەی خۆی ئەهێنێتەوە. بۆ نمونە یەکێک لەوانم دەموت دوو چاوی خۆمە ئەگەر بە کرۆجۆی ئەشک وانە بواە یان ئەڵێ چی ئەڵێ حەوزی پڕێ کە نائبی دیدەی منە. زۆر جوانە ینی یان ئەڵێ وەک ئاهەکەی من ڕەوان بەیان ئەڵێ وەک ئەشکەکەم. ینی هەموو جارێ لە زۆر شوێنی تریشە ینی کە باکە ڕائسپێرێ خۆی ئەکا بە بەشێک بەڵێ لەوێنەکە. خۆشی ئەڵێ قوربانی تۆزی ڕێگەتم من ئەبمە قوربانی. لێرە پرسێگەیە پرسی نیشتیمان یا پرسی شوێن یا پرسی جێ لەگەڵ شاعرە ڕێک تێکەڵ بنەوە. ینی بە زۆر جیاکراونەتەوە بەڵام هەوڵەگەی بۆ تێکەڵبوونەوەیان ینی ئێمەوە. ئیدیۆمێکی زۆر جوانەیە لە زمانی هەورامیە پەیوەندی بە نیشتیمانە وڵێن ڕیشەیە. زۆر جار بۆ مۆڵک بۆ باغیا بۆ شوێن وتراوە بە جۆرە لە جۆڕین هەستەکەی ڕیشەکەی هەڵکەنرا و ئەوێ بێنێتەوە داینێتەوە و دەست پێ بکاتەوە هەواڵی بپرسێت. لە ئەخیر و پێمە بێت لە ناوەڕاست بەرەو کۆتاییشە ینی هێندە پەیوەستە بە دۆخەکەەوە ئەڵە یا مەسلحەت تەوەقفە تا یەومی نەفخی سوور. بە جۆرە لە جۆرەکان ترسێکی هەیە تا یەومی نەفخی سوور ناتوانێت بێتەوە ئەو ڕیشەیە گرێباتەوە پێکەوە سەر لە نوێ. بە جۆرە جۆرەکان زیینو بێتەوە یان دەست پێ یەک سەرنج هەیە ئێوە نازانم ئەگەر هینتان کردیانی نالی بەو ینی نالی وکمەلایەک باشە وەکەوەی سەرچاوی سەقافەت و ڕۆشنبیری ئەو هەمووی زانستە ئیسلامیەکان بوون، ینی بە شێوەیەکی زۆر زیاد ینی وەک ئێستا نەبووە سەرچاوی تری هاوبەشی کات لە مثلەن لە هەم لە زمانە هەم لە شارە ئەوان سەرچاوی معلوماتی ئەوان معریفەی ئەوان هەر بابەتی ئیسلامی بووە. لەم قەسیدەیە کەمترین بابەتی ئاینی سەردەرەکات. یعنی ئەمە چییە؟ ئەمە ئەو تاسە و خۆشەویستی قوڵە ینی نیشتیمان ڕێگە نادا، ینی بابەتە نیشتیمانیەکە ڕێگە نادا شوێن بڵێن سلێمانی یان بڵێن وڵات زێدی ئەو بڵێن ڕێگە نادا هیچ بابەتێکی تر سەرکار. ڕاستە حجرە هەیە بەس وەکو شوێن هەیە وەکو شوێن وەکو تاوکاری ئەو شوێنە ینی سەفا شتێکی زۆر وەجیاکان ڕۆشت باز لە ناو جێگە ئەکا لە ناو شوێنە خۆی کۆی پرۆسەکە شوێنە نیشتیمانە وردە کاریەکان جێگەن جێگەکانیش لە سم خزمەت شوێنەکان
يعني دقيق حجرك لما خدمت شوێنەکە يعني حجرەکە حجرەی سلێمانیە یەنا حجرە چیە شوێنی ماهەنەوە يعني وەک بەشێکە لە گشتەکە ئەو کاتەیە کە خزمەت بە پرۆسە گشتەکە کە پێی وترێ وێنە گەورەکانی وێنەی بچوک پارچەی بچووکە لە ناو کۆی پرۆسەکە کە پرۆسی يعني تۆ مەزانین لە شعری کلاسیکە وەنیە بابەت وحدەی مەوزوعی نییە وەنیە لێرە و لەوێ ئەوە يعني تەنانەت جاری وایە لە بابەتی باسکردنی جوانی ڕەگەز مثلا مرۆڤێکە یان ئافرەتێکە کەسێکە ئەوان چوونەتەوە سەر بابەتە دینیەکان دیسان ئاڵێ من بۆیە سەیرت دەکەم لەبەرەوەی پەچت لا دەبە بینم ڕوت ئەمن خۆ سەیری تۆ ناکەم یعنی ئەی بەسێتەوە نی شعری کلاسی ئەمەی هەبووە بەڵام لەم بابەتە یعنی بە شێوەیەکی سەیر ئەم وحدە مۆزوعیە هەیە هەرچی باس کرد بێ لە خزمەتی ئەو خەتا بووە کە بادی سەباکەی پێیان ڕاستپاردووە بێگومان هەر لە پەیوەست بە شوێنەوە پێم خۆشە قسەیەک لەسەر ئەوەش بکەین کە وانالی کە دەگوترێ خەڵکی دەی خاک و خۆڵ بۆ لە شارە زوور بەڵام ئێمە بینین چەقی نالی بریتیە لە سلێمانی یعنی خاک و خۆڵ تەنها بایەکە ئەنێرێ وەکو شتێک یعنی سەرێک با و بگەڕێتەوە ئەڵێ نەچی بۆ ئەوێ هەتا بە ئێرانە بەڵام ئەبینین ینی ئەگەر دروست بێ لۆکیشنەکەی هەمووی ناو سلێمانیە سیر ئەەکەی باکووری باشووری ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوایی باکووری ڕۆژهەڵاتی باشووری ڕۆژ ئاوایی ینی ئەوانەی هەمووی دیاری ئەکا بە شوێن یەکێک ناوەکان ئەهێنێ بەڵام زۆر ناچێتەوە بۆ خاک و خۆڵ ئەجا ئایا ئەوە پەیوەندی بەوە هەیە کە نالی لە تەمەنێکی زووەوە هاتوۆتە ناو شاری سلێمانی ئایا پەیوەندی بەوە هەیە کە ئەم وەکو ئەڵێ ژیانی خۆشی و یادگاریە زۆرەکانی لە ناو سلێمانیا بووە بەڕای ئێوە ینی سەبەبەکە چییە کەوا زۆرتر سلێمانی وجود جۆرێک لە وجودی نالی هەیە لە ناو سلێمانیا گەشەی کردووە شکۆفەی کردووە تەتەوری کردووە ئەکرێ بڵێن وجودی شاعرانەی نالی بەشێکی باشی لە ناو سلێمانیا بووە ئەمە یەکێک بە لە شتەکان دوو هەموو ئەو مفرەدانەی بە کەڵکی پەیامەکەی نالیەن لە ناو سلێمانیان پردی سەرشەقام دەرونیی لێ هاتووە ئاویشی وەسوورچی لێ هاتووە چوزانم سەرچنارخۆیی لێ هاتووە خودی پرۆسەی پەیامەکە هەموو ئەوانەی کە لە پێناو تەواوکردنی پەیامەکان لە ناو سلێمانیا هەن باشە حتا شارە زوریشی هێناوە بە جۆرەجۆکان لە خزمەتی پەیامەکە هێناوێتی بۆی ئەوای لێکە بۆ دەفعی چاوەڕدارە دەڵێن سلێمانی وەکو بەدیلی شارە زووردانێ ئەو یعنی وەکو دڵی شارە زوور بەس من ینی دیوێکی تریشی تیا ئەبینم ئەویش ئەوەیە یعنی سلێمانی هەر لە ساتی دروستبوونیەوە یعنی چۆن بڵێ وەکو هوشیارەکی کوشیاری ئەو هوشیاری کە سلێمانی دروست کرد یعنی هەنگاوێکینا لە پەڕینەوە بەرەو شار لە هەنگاونان بۆ شارسازی بڵێ ئەمە ڕەنگە تەواو جێگای باەخی نالی بوو بێ کە لە دەریشەوە لە ناو شارستانێتێکی ترایان لە ناو شارێکە ئەمانە ڕەنگە هاوتەری ینی پێوەست بوو بنەوە بەیەکەوە ینی تۆ ڕێبوارسێلی باسیەوە کە هەر لە دروستبوونی شاری سلێمانیەوە یعنی تۆ سیر کە سلێمانی 5 حەمامی تیا بووە 5 مزگەوتی تیا بووە یعنی هەر لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیەوە یعنی هەنگاوێک بۆ بەرەو شار چوون ینی لە مێژووی بێگومانتوانین بڵێین ئەمە وای کردووە یعنی خەیاڵەکەی زیاتر پابند بێ بەم بابەتەوە و بە گرنگی بزانێ لەوانەیە لایەنێکی تری ئەوە بێ کە سلێمانی دوای ئەوەی بۆ بە شار جۆرێک لە تەنزیم و ڕێخستنی لە شتەکانە هەبووە چ لە ڕووی خانووەوە چ لە ڕووی جادەوبانەوە چ لە ڕووی دوکان و بازاڕیەوە چونکە میرایەتی بابانەکان تەمان میرایەتی حکومەتێکە یان حکمکردنێکە لە نێوان دەوڵەت و لە نێوان خێڵە یعنی ڕەگەزی هەردووکیانی تایە هەم ڕەگەزی تەنزیم و ڕێخستن و ئەو دابەشکردنی کار و ئەدوارەی کە هەیە لە شارە ئەوە ئەگرێتە خۆ هەم لایە نەخیاڵەکیەکەش هێشتا زاڵە وەکو دابوونەریت و وەکو کولتور لە ناو شارێک ینی لە ژێر حکمی میرایەتیە ئەوە هەیە ئەجا بۆی هەیە نالی کاتێک کە ڕۆیشتووە بۆ وڵاتانی تر شاری ئەوێشی بینیوە بە تایبەتی کە ئێمە زانین چۆ بۆ حیجاز و زۆربەی ڕێیەکان وایە کە دوای گەڕانەوەی لە حیجاز چۆتە شام و جا چۆتە ئەستانبول و لە شامەوە ئەم
چامەی نووسیوە کە ئەوەش دیسانەوە یەکری شتێکی تێژ لەسەرەوە بڵێن ئێمە هەر خودی پرۆسی شاعیر بوون پرۆسەیە کە خۆی کۆنکرێت ناکات بە کشتی دیاریکراوە مختەمە بەوەی لە باز نیا دەرچێت دیدگای نوێ هەبێت چه جوگرافیان چه زمانەوانیان اینجا باز لەوە بگەین ئێمە نالی بۆچی لە سلێمانی ڕۆشتووە مۆزۆی ڕۆشتنەکەی هەموو ئەوەشە ینی تۆ لە شوێنێکەوە دەرەکرێ یا با بڵێن کۆچێ پێەکرێ ئاوارە ئەبی ئەڕۆی کە هەموو ئەوانە ئەکرێ بە جۆرە جۆرەکان لای نالی قسەیان لەسەر بکرێن نالی ئاوارەیە نالی تاراوگەنشینە نالی کۆچبەرە نالی ئاوارە ئەکرێ نالی خۆی ئەڕوا ناتوانێت بێتەوە هەمووی قسەیە لەوانەیە بۆ خاک و خۆڵ بە تەبیعی ببێتەوە یان بۆ شوێنێکی ترە بەڵام بۆچی بۆ سلێمانی نایەتەوە یا بۆچی ئەترسێت تایەومی نەفخی سوور لێ بمێنێتەوە نەیبینێ ئەوانە هەموو پرسیارن بێگومان دیارە ئەم بابەتە زۆرتر هەڵەگرێ و من پێم خۆشە لە داهاتووە درێژە بین بە گفتوگۆکانمان لەسەر بە تایبەتی چامەکەی نالی و ئەتوانین لەسەر کۆی شعری تەجروبەی شعری نالیش قسە بکەین بەڵام دیارە کات ئێستا هەر ئەوەندە بەردەست و بەرقەرارە بۆمان کە قسەی تیا بکەین من پێم خۆشە ینی کۆتا قسە لەم بەرنمەیە ئەوە بێکەوە هەرچەندێک ئێمە قسە لەسەر لایەنی شعری و جوانی ئەم چامەیە بکەین تەنها ئێمە ئەتوانین بە پێی کۆمەڵێک پرەنسیپ و بنەمای ڕەخنەی نوێکە دیاریکراوە بە پێی ئەو ڕێبازە ئەدەبیانەی کە هەیە لێکدانەوەی بۆ بکەین و ئیلا ئەگەر بێت و لە ڕووی ترەوە بە پێی منهەج و ڕێبازی تر ئێمە قسەی لەسەر بکەین بۆی هەیە زۆر شتی تر بۆ نمونە لە ئێستایە کە ڕەخنەی کولتوری زۆر باوە و هەندێک لە ڕەخنەگران پێیان وایە شوێنی ڕەخنەی ئەدەبی ئەگرێتەوە ئەگەر بێت و بەو چاوەوە سەیری بکەین ئەبینین کەوە کۆمەڵێک شتی تر یەتە دەرەوە لەو چامەیە لەوانەیە لە قودرەتی ئالیەت و وەکوڵێ میکانیزمەکانی ڕەخنەی ئەدەبیان نەبێ ئەوانە کەشفکا و بهێنێتە دەرەوە بە هەر جۆرێک لە جۆرەکان من زۆر سپاسیەوە ئەکەم بۆ ئەو بەشداریە گەرم و گوڕ و بە پێزەی کە کردتان بۆ شیکردنەوە و لێکدانەوەی دەقی چامەکەی نالی زۆر سپاس بۆ هەردوولاتان کە بەڕاستی جوانی ناسن و شێعر دۆست و ئەدەب دۆستن بۆیە پێم خۆش بوو لە گفتووەکەیە لەگەڵ ما بن تا ژوانێکی تر و دیدارێکی تر و قسەکردن لەسەر بابەتێکی تری ئەدەبی کە بەرنامەی داهاتوش درێژە پێدەر و تەواوکاری ئەم بەرنامەیە بێ لەسەر چامەکەی نالی هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرم خواتان